بەڵێ بینەرانی عزیز سڵاوتان لێبێت بنیارگەرفایە خەمەم شەو بە شێوەیەکی ڕاستە و خۆ لە شاری سلێمانیەوە لەگەڵتانە بم لەگەڵ کاک شاخەوان عەبدوڵڵا جێگری سەرۆکی فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان لە پەرلەمانی عێراق مەبەستمەم شەو لەگەڵ جەنابیان لەسەر کۆمەڵێک پرس قسە بکەین یەک لەوانە ئەوەیە کە ئەمڕۆ لەگەڵ جێگری سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان کۆبوونەتەوە بۆ کۆبوونەوە باسی چیان کرد و هەروەها بڕیاری بایکۆتکردنی دانیشتەکانی پەرلەمانی عێراق لەلایەن فراکسیۆنی پارتیەوە لە چیەوە سەرچاوەی گرتووە تاکوێ بەردەوامە بن و مەبەستیشمە لەسەرەوە قسە بکەین کە عەبادی ڕایگەیاندووە کە ئەوان ئامادە نین پەیوەندیەکانیان لەگەڵ هەرێمی کوردستان بپشڕێنن و گفتوگۆش لەسەر بنەمای سێ شەرت و مەرجەکەن ئەو ژێکێتی خاکی عێراق و دەستور و ڕەتکردنەوەی ڕێفراندەم و ئەنجامەکانیەتی هەروە مەبەستمە قسە لەسەرەوە بکەین کە ئەمڕۆ جارێکی دیکە ئەمینداری گشتی ئەنجومەنی وەزیرانی عێراق بە کتابێک کە مێژۆکەی گەڕێتەوە بۆ پێنجی ئەم مانگا ئاماژەی بەوە داوە کە دکتۆر نەجمەدین کەریم پارێزگاری کەرکووک ئیقالە بکرێت و لە پۆستەکەی دوور بخرێتەوە ئەمەوێ هەڵوێستی پارتی و فراکسیۆنی پارتی بزانم مەبەستیشمە لەسەرەوە قسە بکەین کە باس لەوە کراوە کە فڕۆکەوانە کوردەکان لە بەغدا لە عێراق نێردراونەتەوە بۆ هەرێمی کوردستان واتە و کەسانی کە کاری فڕۆکەوانیان کردووە لە هێڵی ئاسمانی عێراق و کورد بوون لەلایەن حکوومەتی عێراقی و نێردراونەتەوە مەبەستیشمە قسەیەک لەسەر دۆخی ئەمنی پارێزگای کەرکووک بکەین و لە ئێستادا چۆنە و چۆنیە کاک شاخەوان عەبدوڵڵا جێگری سەرۆکی فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان لە پەرلەمانی عێراق زۆر سوپاس بۆ ئەم دەرفەتە ئەمەوێ بەو پرسیارە دەست پێ بکەم ئەمڕۆ کۆبوونەوەیەکتان لەگەڵ وەکو فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ جێگری سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان کاک نێچیرەوان بارزانی کرد باسی چیتان کرد و گەشتن بەچی زۆر سپاس بۆ جەنابتان و بۆ بینەرانی کورسان 24 بۆ ڕاستکردنەوە کۆبوونەوەی ئێمە لەگەڵ نووسینگەی ڕێزدار جێگری سەرۆکی پارتیمان بوو بۆ قسەکردن لەسەر کۆمەڵێ پرس کە لە ناویاندا بابەتی گەڕانەوەی فراکسیۆنی پارتی بۆ بەغدا و ئەو ئیتفاقی کە هەیە لە نێوان لایەنە سیاسیەکان لە نێوان فراکسیۆنە کوردستانەکان لە بەغدا و بۆ قسەکردن لەسەر دوایین دەرهاویشتەکانی یاخود ئەو بڕیارانەی کە پەرلەمانی عێراق دای لە دژی خەڵکی کوردستان کۆمەڵێک پرسی تر ئەمڕۆ لەو کۆبوونەوەی باسی لێکراوە کۆمەڵێک بڕیاری لەسەر درا. بەڵێ کاک شاخەوان مەبەستمە ینی بۆ بینەرانی ڕوون بکەیتەوە ئێوە هەرچەندە لە ماوەی پێشوش بڵین نەچوونەوە دانیشتنی پەرلەمانی عێراق و بایکۆتتان کرد بەڵام ئەمڕۆ جارێکی تر بە فەرمی ڕاتانگەیاندووە کە چیتر ناچنەوە بۆ دانیشتنەکان بڕیارە لە چیەوە سەرچاوی گرتووە تاوان کاک گیادگار بۆ معلومات جەناب ئێمە هەفتەیەک پێش بابەتی ڕێفراندۆم دوا کۆبوونەوەی ئێمە ڕۆژی هەفتەی مانگ بوو لەگەڵ دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی عێراق سەرۆکی فراکسیۆنەکان لەگەڵ دەستەی سەرۆکایەتی پەرلەمان دانیشتین ئەومان پێگوتن کە ئەگەر بێت و پەرلەمانی عێراق پاشگەز نەبێتەوە لەو بڕیارانەی کە پێش ڕێفراندۆم دابی کە تایبەت بە دژایەتیکردنی ڕێفراندۆمی خەڵکی کوردستان لەگەڵ ئیقالەکردنی بەڕێز پارێزگاری کەرکووک پێداچوونەوە نەکرێ ئێمە بەشداری دانیشتەکانی پەرلەمان ناکەین دیار بوو ئەو کاتیش جێگری سەرۆکی پەرلەمان زۆر بە ئەسلوبێکی دژمنکارانە بەرامبەر بە قەزەی کوردی قسەی کرد و هەر لێش من باسم لەوە کرد کە جێگری هەیە کاک جێگری یەکەمی سەرۆکی پەرلەمان بەڕێز مام حەموودی بەڵێ زۆر بەبێ ڕێزانە باسی لە خەڵکی کوردستان کرد بە شێوەیە قسەی دەکرد کە تۆ لەگەڵ باسی جارانە تەعامل دەکەی من هەر لەوێش لە بەردەم برادرانە گوتم بە ئەم کابرای بێڕێزە لە ناو ژوورەکەی خۆی بەهەستین بڕێنە دەرەوە بەڵام کاگارەس عەبدوڵڵا خۆشبەختانە جوابی دایەوە ئەوجا کۆبوونەوەکەمان بەجێهێشت ئەوێ دوایین نقطەی ئێمە بوو کە بڕیارماندا بەردەوامی بدەین بە بایکۆتەکان لە پاش ئەوە دوای بابەتی ڕێفراندۆم دیارە کۆمەڵە بڕیاریتی لە ڕۆژی 25 مانگ لەلایەن پەرلەمانی عێراقەوە دەرچوو کە ئەو بڕیارانە مەساسەکەن بە واقعی ژیانی خەڵکی کوردستان لەوانە بڕیاردان بۆ لەشکرکێشی بۆ سەر خەڵکی کوردستان یاخود تەفویضکردنی حکوومەت بۆ بەکارهێنانی هێزیاق بڕیاری گەماڕۆی ئابووری لەسەر خەڵکی کوردستان ئەمانە بڕیارەکانی قیادەی بەعسی کۆنمان یاخود قیادەی سەورەی بەعسمان بەبیر دێنێتەوە کە هەمان ئەو دەسەڵاتیاندا بۆ حکوومەتی عێراق بۆ پرۆسەکانی ئەنفال و بەکارهێنانی چەکی کیمیایی بۆیە لە دوای ئەو بڕیارە ئێمە بڕیارماندا وەکو فراکسیۆنەکان بەردەوام بین لە بایکۆتکردنی دانیشتەکانی پەرلەمان
تا ئەو کاتی پەرلەمانی عێراق و بە فەرمی داوامان لە سەرۆکایەتی پەرلەمان کردووە ئەو بڕیارانەی کە دەرچووە ئێمە حسابیەوە دەکەین کە لە بابەتێکی انفعالیا بوونە دەبێ و بڕیارانە پێداچنەوەی پیا بکرێ و تعدیل بکرێ ئەگینا ئێمە ناتوانین بەشداری لە پەرلەمانێ بکەین کە دژایەتی خەڵکی کوردستان یاخود لە دژی خەڵکی کوردستان کۆمەڵی بڕیاری دەرکردووە. کاک شاخەوان نیگەرانی ئێوە بە دیاریکراوی لە چییە کە ناچنەوە دانیشتنەکان ینی هەست ناکەن حزورتان هەبێ لە دانیشتەکان بوونتان هەبێ باشترەتوانن بەرگری بکەن چ لە خۆتان چ لە ئەو خەڵکەی لە هەرێمی کوردستان و تەواوی کوردستان من ناڵێم ناوچە کوردستانەکانی دەرەوەی دارێنم چکە ئێستا ئەوانش کوردستانن هیچ کێشەیەکشیان لەسەر نەماوە بە نسبەت کوردەوە نوێنەرایەتیانەکەن بەرگریەکی باشتریان لێەکەن. طبعا کاگیادگار ئێمە لە پەرلەمانی عێراق بووین و لە ماوەی ڕابردوو بینیمان ئێمە بەشداریمان لە پەرلەمان و لە حکوومەتی عێراق کرد بە باعتیبارەوەی حکوومەتێکی دیموکراتی حکوومەتێکی تەوافەقی و حکوومەتێکدان بە حقوقی تەواوی پێکاتەکانی عێراق بنێ بەڵام لە ماوەی ساڵی ڕابردوو بە تایبەتی چەند مانگی ڕابردوو بینیمان مەبدەئی تەوافق و شەراکەت بە تەواوی پێشێل کراوە و ئێمە لە ناو پەرلەمان بووین کۆمەڵێک بڕیار لە دژی خەڵکی کوردستان دراوە بۆیە کە تۆ کاتێکیتە مەبدەئی زۆرینە بوونی ئێمە لە ناو پەرلەمانە تەنها شەریعەتدانە بە بڕیارەکانی پەرلەمان و بە پێچەوانەوە نەبوونی ئێمە لە دەرەوە ئەو بابەتانە دەخاتە ژێر پرسیارەوە بڕیارەکانی پەرلەمان چکە بە پێی نظامی داخلی دەبێت بڕیارەکانی پەرلەمان بە شێوەیەکی تەوافقی دەربچێت کاتێک کە تۆ بڕیار لە دژی مکەونێک دەدەی کە من نوێنەری ئەو مکەونم لە پەرلەمانی عێراق و خۆم تێیدا حزورم نییە بایکۆتم کردەوە بە تاکید ئەمە لەلایەنی دەولیەوە شەرعیەتی ئەو بڕیارانە لە دەسەدا و متمانەی نییە ئەو بڕیارانە و ئێمەش دەتوانین ئیلتیزامی پێوەنەکەین لەبەرەوەی بەشێ نەبووینە لە بڕیارەکان بۆیە کاتێک کە تۆ حزورت دەبێ بتوانی شەڕ بکەی گوێت لێ بگیرێ پەرلەمان گەیشتۆتە حاڵەتێک کە گوێ لە ئێمە ناگرێ و لە تەواوی پرسەکان ئێمەیان پشتگوێ خستووە و باشترین نمونە ئەوەیە کە لە پەرلەمان لە جیاتی ئەوەی ڕۆڵێکی نێوانگیری ببینێ لە نێوان هەرێم و بەغدا بووەتە تەرەفێکی زۆر بەهێز لە دژی هەرێمی کوردستان لە جیاتی ئەوەی ئەگەر حکوومەتی عێراق بڕیارێک لە دژی خەڵکی کوردستان دەربکە ئەو پێی بڵێ بۆستە حدودی تۆ لە ڕووی یاسا و دەستورە ئەوەندەیە کەچی ئەو داعمیەکەوە تەفویزی زیاتر پێدا بۆیە ئێمە لەو منتەڵەقەوە پێمان وایە ئەگەر پەرلەمانی عێراق بەم نەفەسەی ئێستا ئیش بکە بە نەفەسی زۆرینەوە دژایەتیکردنی خەڵکی کوردستان ئەوە پێمان وایە بەشداریکردن ئێمە لە دانیشتەکانی پەرلەمانی عێراق تەنها شەرعیەتدانە بۆ بڕیارانە دەرئەچێت ئێمە ئەوەی کە بەلای ئێمەوە گرنگە تا ئێستا تا ئەم لەحظە ئێمە تەواوی فراکسیۆنەکە بەردەوامین لە بڕیاری بایکۆتکردن و جگە لەمە هاتوون ئێمە بۆ خۆمان بایکۆتی دانیشتەکانمان کردەوەوان دێن بە نەفەسێکی تر تەعامل دەکەن کەوان ڕێگری لە ئێمە دەکەن دەبێ سوێن بخۆن کە دەنگتان بە ئیسیفتانە داوە دەبێ پاکانە بنووسن. کاک شاخەوان ئەمە من چەند پەرلەمانتارێکی دیکەشم لە سەرەتای مانگیدەوە میوانداری کردووە لە باسی ڕۆژ ئەمەوێ لە دەمی جەنابیشتەوە ئەم زانیاریە دیسانەوە بدەینەوە بە بینەر ئەوانەی چوون بۆ پەرلەمان ڕێگریان لێکرانەیان یەش بچنە ژوورەوە یاخود وەرەقەیەک دانرا بوو کە وەکو خۆت سوێن بخۆن ئیمزا بکەن کە دەنگیان نەداوە ئەمە چۆن بوو؟ طبعا چەند پەرلەمانتارێک گوستیان داخل بن لەلایەن پەرلەمانتارانی دەوڵەتی یاساوە چەند پەرلەمانتارێکیان بە تایبەتی کازم سەیادە بەردەم دەرگاکەی لێگرتن ئەوەتی ڕێگە نادەم هیچ پەرلەمانتارێک داخلی پەرلەمان بێت تا ئەو کاتەی سوێن بخۆن کە دەنگیان بۆ سەربەخۆیی کوردستان نەداوە و هەر لەوێش بڕیارەکە دراکە و پەرلەمانتارانی بەشداری ڕیفراندۆمیان کردووە کە ئەمە لە ڕووی یاساییەوە بەکارهێنانی ممارەسەیەکە ممارەسەیەکی شەرعیە وەکو ئەوەی کە تۆ تعبیر لە ڕێی خۆی بکەیت لە خانەی دەستوریا دەچێتە خانەی تعبیرکردن لە ڕێی شخصی خۆت دیارە ئەو دانیشتنە بوو بەڵام لە دوای ئەوە هەستاون لە ئەگەر لە دانیشتنی دوێنێ لە موقعی پەرلەمان خەڵکی کوردستان بڕات موقعی پەرلەمان بکاتەوە لە دقەی 67 زۆر بەڕوونی سەلیم جبوری کاتێ جوابیەکی لە پەرلەمانتارەکان دەداتەوە دەڵێ ئەوانەی کە هاتوونەتە ناو پەرلەمان دانیان بۆیان ناوە کە لە دژی ئینفیساڵ نین و لە دژی جیابوونەوە نین و لەگەڵ یەکێتی خاکی عێراقان ئەو قسەی سەلیم جبوری ئەو ژمارە پەرلەمانتارەی یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی بووە؟ طبعا ئێمە قسەمان لەگەڵ فراکسیۆنەکانی تر کرد تەنها سەرۆکی فراکسیۆنی گۆڕان مابووە ئەوەکانی ترکە لەوێ چوونەتە ژوورەوە تەنها بۆ کە بەیاننامەیەک بە بۆنەی وەفاتی بەڕێز سەرۆکۆماری پێشووی عێراق بەڕێز مام جەلال بخوێنەوە هەر لە دوای خوێندنەوە بۆچی ڕێگە نەدرا لە پەرلەمانی عێراق فاتیحەیەک بۆ گیانی بۆ ڕۆحی سەرۆک مام جەلال بنێردرێت؟ طبعا هەر لەوێ کە بەیاننامەکەیان خوێندەوە لەلایەن فراکسیۆنی یەکێتیەوە خوێندرایەوە و چەند پەرلەمانتارێکی کۆمەڵ و گۆڕان لەوێ حاضر بوون لەوێ دیارە باز لەوێ کراوە لە مەبدەئی مافی مرۆڤ و ئەو شتانە بەڕێز مام جەلال تەوقیعی لەسەر
لە سێردارەدانی سەدام حوسێن نەکردووە ئەو وای کردووە کەوان وتیانە ئەمە هەر لەوێ لە ناو پەرلەمان وتیان ئەو کات دەبوو مانزانای ئەمە کەسێکی ئینفیساڵیەوە لەگەڵ عێراقانیە کە ئیمزای لەسەر ئەو بابەتە نەکردووە وای کرد کە ئەوان تەنانەت فاتیحەش لەسەر ڕۆحی بەڕێز مام جەلال نەخوێنەوە بۆیە هەر لە دوای ئەو بەیاننامەیە فراکسیۆنی کۆمەڵ دەرچوو و بەیاننامەیەکشیان دەرکرد کە ئەوان داوایان کردو بڕیارانەی کردلایەن پەرلەمانی عێراق و لە 25 مانگ دەرچووە پێداچوونەوەی بۆ بکرێەوە ئەوان داخلی پەرلەمان نابن و فراکسیۆنی یەکگرتووەر داخل نەبووە ئەوەی کەماوە بەڕاستی دەمەوێت ڕوونی بکەمەوە سەرۆکی فراکسیۆنی گۆڕان ئەگەر هەموو کوردیش نەچێتە ژرۆ ئەو دەچێتە ژرۆ مبدەئیەن و لە ئەعلام و بە شێوەیەکی ڕوون و توێتی من لە دژی سەر بەخۆی کورسانم کەواتە ئەو ئەگەر ڕێشی لێ بگرن ئەچێتە ژوورەوە پێم وایە ڕێشی لێ ناگرن لەبەرەوەی ئەو بە سەراحەت و توێتی بە نووسین بێ بە میدیا بێ بە شێوەیەکی ئاشکرا گوتوێتی کە من لەگەڵ سەربەخۆیی کورسانە نیم و ئەو هیچ ڕێگریەکی لێ نەکراوە لە دانیشتنی ڕۆژی دووشەمە بەشداری کردووە. ئەمە تەنها ڕای سەرۆکی فراکسیۆنی گۆڕانەیان پەرلەمانتارانی گۆڕانیش هەر هەمان ڕایانەیە لەوێ. طبعا لە کۆبوونەوەی هەفتەی مانگ سەرۆکی فراکسیۆنی گۆڕان لەوێ نەبوو جێگرەکەی لەوێ بوو کە خۆشبەختانە تەواو یەک مووقیف بوو لەگەڵ ئێمە لەسەر هەموو بڕیارەکان کە دامان بە بیری جەنابتان دێنمەوە کە هەموو بڕیارانە ئێمە هەر 5 فراکسیۆن بەیەکەوە دامان بڕیاری بایکۆتکردن و ئاراستەکردنی نووسراوێک بۆ سەرۆکایەتی بەڵام بەهاتنەوەی ئەو دیارە ئەو دەبێتەوە سەرۆکی فراکسیۆن و کات بڕیار لە دەستی ئەوە طبعا بڕیارەکانی وش تعبیر لەسەر هەموو ئەندامانی گۆڕان ناکە من ئەندامی گۆڕان دەناسم دەنگی بەسەر بەخۆی کورسان داوە ئەندامی پەرلەمانی عێراق بەڵام مووقفی سەرۆکی فراکسیۆنی گۆڕان ئێستا بەوازحی ئەوەیە کە ئەو دشی سەر بەخۆی کورسانەوە لەگەڵ ئەویان نییە کە ڕیفراندۆم ئەنجام درراوە بۆیە ئەو ڕێگرێ لە بەرامبەرەوە ناکرێت. پرسێکی تر هەیە تا ئێستا لای من وەکو ڕاگەیاندکارێک بە هەڵبەسرەدراوی و بە معلەقی ماوەتەوە. کاگارام شێخ محەممەد جێگری دووەمی سەرۆکی پەرلەمانی عێراقە ئەو ڕۆژەی کە دەنگ درا لەسەر ڕەتکردنەوەی ڕفراندەمی سەربەخۆیی جەنابیان حزوریان نەبوو لە پەرلەمان دواتر نەزانرا بۆ حزوری نەبووە. هەڵوێستی کاک ئارامی شێخ محەممەد وەکو کوردێک وەکو کوردستانیەک لە پەرلەمانی عێراق سەبارەت بەم هەڵوێستانەی بەم بڕیارانی پەرلەمانی عێراق چییە گەر بۆ بینەری بگوێزیتەوە؟ طبعا ئێمە لە زۆر شوێنەوە بە خۆشیمان وتووە لە ناو ژوورەکەی خۆی کە تۆ تەمسیلی گۆڕان ناکەیت تۆ گۆڕان طبعا جەنابتان نەزان 8 مەقعدی هەیە و زۆرینەی مەقعدەکان پارتیە دوجارێکێتی دوجار گۆڕان کە پارتی 28 ئەندام پەرلەمانی هەیە ئەو مووقعە وەکو گۆڕان نەدراوەکەوەی کە تەوافقێکمان هەبوو ئەو کاتە ئەو پۆستە درا بە کاک ئارام و کاک ئارامیش لە زۆر مووقیفا باش بووە بەڵام لە دانیشتنی دوێنێ دەبێت میدیاکان پرسیاری ئەوی لێ بکەن کاک ئارام تۆ بۆ داخلی جەلسەی پەرلەمانە بی لە کاتێکا کاک ئارام لە ڕۆژی هەفتەی مانگ لەگەڵ ئێمە و 5 فراکسیۆنەکەی ترا هاودەنگ بوو کە نابێ بچین داخلی دانیشتەکانی پەرلەمان ببین و من پێم وایە ناکرێ ینی نەکاک ئارام نە هیچ ئەندام پەرلەمانێکی تر لە پێناومانەوەی لە پۆستەکەی خۆیان یاخود بە جۆرێک چاوی نارانی گەلەکەمان لەسەر لا بچێ خۆی نزیکاتەوە لەوان خۆی خۆشەویستکە داخلی جەلسەکە بە حەقت دەبێمە بۆ خۆی وەڵامی ئەوە بداتەوە دەبێ ئەو من هەر لێرەوە بانگێشتی کاگارامی شێخ محەممەد جێگری دووەمی سەرۆکی پەرلەمانی عێراقەکەم بۆی بێت لە باسی ڕۆژ بۆ کوردستانی ڕوون بکاتەوە هەڵوێستەکانی وەکو کوردستانیەک لە پەرلەمانی عێراق بەڵێ کاک شاخەوان بەردەوام بە ئەینجا لە زۆر پرسا لەگەڵ ئێمە هاوڕا بووە بەڵام وەک باسم کرد لەو مەسەلەیە بەوە لە کۆمەڵێک شتی ترا من بۆ خۆم بە کاک ئارام وتم کاک ئارام تۆ ئەو دەسەڵاتی بە تۆ دراوە یا ئەو دەسەڵاتی بە جێگری سەرۆکی پەرلەمان دراوە بە جێگری سەرۆگۆزیان نەدرابوو پێشەوەی کە حەل بکرێت لەلایەن عەبادیەوە چکە بە پێی نیزام داخلی جێگری سەرۆکی پەرلەمان مافی ڤیدیۆی هەیە دەتوانێت زۆر بابەت نەخاتە جەدوڵەعمال ئەو بێمەی گوت من لە بابەتێکە وعدی بە منداوە داخلی پەرلەمان ناکە بەڵام کاچێتە سەر منەسە داخلێکە و دیارە بە پێی قسەکانی ئەو زۆر گوێ بە قسەی ئەویش نادا باسی لەوە کردکە ئەو سەرۆکی پەرلەمان ناتوانێت زۆر جار لەو بابەتانە دەرچێکە نیزامی داخلی مقەیەدێکە مبەرەکانی ئەوە بوو کە سەلیم جبوری لە بابەتێکە قەناعەت ئەوان قەناعەتی پێ دێن کە ئەو بابەتە نەخات جەدوڵەعمال بەڵام کە دەچنە سەر منەسە داخلی جەدوڵەعمال دەکەم پێم وایە ئەو مبەررە زۆر بە قووەت نیە ینی لە جارێک لە دوو جار لە سێ جارە دەبێت مووقفی هەبێەوە دەبێت دەنگی بەرزکاتەوە دەبێت کاک ئارام شێخ محەممەدی جارێک لەسەر ئەو پرسانە بێتە دەنگ و کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی بکەوە یەک دوو جار لە کۆبوونەوەی دەستەی سەرۆکایەتی گوێمان لە کێشەکانی بێت لەسەر ئەم قەزیانە بۆیە وەک جەنابەت باس کرد دەبێت خۆی بێت زیاتر تەفاسیلی لایەوە معاناتی ئەو لەگەڵ دەستەی سەرۆکایەتی کۆدەنگی فراکسیۆنە کوردستانەکانی پەرلەمانی عێراق لەکوێدایە ئایا هیچ کۆدەنگیەکەیە هیچ هەماهەنگیەک لە نێوان تانابوونی هەیە یان هەر بە پەرتەوازایی کارەکەن
طبعا کاک یادگار لە زۆر مووقیفە ئێمە یەک دەنگ بووینە کاتێک کە پار ساڵ بابەتی دەسەکار کێشانەوە یاخود وەرگرتنی متمانە لە بەڕێز ئارام شێخ محەممەد و سەرۆک کۆمار هاتە پێش ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان کە هیچ لەو مەنسەبانە مەنسەبی ئێمە نین ئێمە لەگەڵەوانە یەک دەنگ و یەک هەڵوێست بین و دوجار ئەوە بوو ئەوان گەڕانەوە پۆستەکەی خۆیان لەسەر بابەتی بوجە و کۆمەڵە شت بەداخەوە ینی لێرە ئەیڵێم زۆر جار ئێمە وەکو پارتی تەسحیمان بە زۆر شتی خۆمان داوە لە پێنا ئەو مۆزوع ئەگەر ئێمە هەفتەی مانگ داخلی جەلسەی پەرلەمان ببووینایە ئێمە کاندیدێکمان هەبوو بۆ مفەوەزە سەر دەکەوت بەڵام پێمان لە کاندیدەکەی خۆمانە لە پێناوە یەکێتی ڕیزەکانی کورد لە بەغدا بپارێزین و بەشداری دانیشتەکانمان نەکرد و چەند کۆبوونەوەیەکمان کرد گەشتنەوە قەناعەتی کە ئێمە دەبێت بەردەوام بین لە بایکۆت و تا ئەمڕۆ ئێمە کۆبوونەوەمان نەکردەوە تا بایکۆت بشکێنین کەواتە بایکۆت مستەمڕە تا ئەو کاتی بڕیارێک ئەدرێ بە پێچەوانەوە بایکۆت لای ئێوە بەردەوام ئەی هیچ فراکسیۆنێکی تر هەیە وەکو بزانن بڕیاری بایکۆتی دابێت ئێوە پەیوەندیتان بە فراکسیۆنەکانی دیکەوە کردووە بۆ دروستکردنی کۆدەنگی بەڵێ سەرۆکی فراکسیۆن یەکێتی نیشتیمانی کوردستان بە هەمان شێوە کاگارس عەبدوڵڵاوی دووپار کردەوە کە بەردەوامن لە بایکۆتکردنەکان و بەردەوامن لەسەرەوەی داوا لە پەرلەمانی عێراق بکرێت بە بڕیارەکانیان بچێتەوە و فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی کوردستان و فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامیش دێنە بەیاننامەکەیان بەیاننامەیەکی باش بوو کە لە دایرەی ئەعلامی خوێندراوەکە ئەوانیش داوایان کردووە بەو شێوەیە پێداچوونەوە بۆ بڕیارانەیە بکرێت گینە ئەوان بەشداری دانیشتەکانی پەرلەمان ناکەن دەکرێت تەنها ئەوەی کەماوە فراکسیۆنی گۆڕانە کە دەکرێت فراکسیۆنی گۆڕانیش لەم بابەتەیە موقفێکی نیشتیمانی هەبێ و پێشمان وایە ئێمە هەر بڕیارێک لە بەرامبەر هەر پەرلەمانتارێکی کورد دەدرێت تەنها یەک پەرلەمان نەک ئەوەی دوانوسیان ئیجراتکردنە بەرامبەر تێکڕای خەڵکی کوردستان و دەبێت مووقفی ئەوانیش وەکو مووقفی فراکسیۆنەکانی تر بێ. باشە. حەیدەر عەبادی ڕایگەیاندووە کە ئەوان پەیوەندی لەگەڵ هەرێمی کوردستان ناپچڕێنن و ئامادەشن گفتوگۆ بکەن بەڵام گفتوگۆکان لەسەر بە سێ مەرجە بێت. کارێمی کوردستان وتوێتی بە بێ مەرج بە پێ پێشمەرج گفتوگۆەکەین ئەویش یەکێتی خاکی عێراق و پابندبوون بە دەستور و هەروە ڕەتکردنەوەی ڕاپرسی یاخۆ ڕەتکردنەوەی ڕیفرەندەم. جەنابتان وەکو نوێنەرێکی گەلی کوردستان وەکو جێگری سەرۆکی فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان وەڵامتان چییە بۆم قسانە؟ ئەوان کاک یادگار مۆزوعی لە دوای 25 مانگ دەسەڵات لە دەستی سەرۆکی حیزبەکان سەرکردایەتی سیاسی کوردستان نەماوە بۆی کە بابەتی سربەخۆیی بەلاوە بنرێ یاخود کار بە نەتائیجی ریفراندۆم نەکرێت دەکرێت لە ئەسنای مەفاوەزات باس لەوە بکرێت کە تەطبیقکردن یاخود چوونە ناو واقعی ڕاگەیاندنی دەوڵەتی کوردستان بۆ مانگێتر بۆ دوو مانگی تر ئەمانە لە دەسەڵاتی ئەوانە چ بیئەیەک بە مناسب دەزان بۆ ڕاگەیاندی سربەخۆی کوردستان بەڵام ئەوەی کە تۆ بتێ ریفراندۆم ئیلغا بکەیتەوە و هیچ اعتیبارێکی وەدانەی ئەمە دەسەڵاتی هیچ کەسێک نییە. پێش 25 مانگ دەکرا ئەوان هەندێک وعود هەندێک دڵنیایی بە خەڵکی کوردستان بدەن لەسەر کۆمەڵێ پرس دەکرا بابەتی ریفراندۆم تەجمید بکرێت بۆ دۆخێکی تر و ئەنجام نەدرێ بەڵام لە دوای ئەو بەروارە ئێمە پێمان وتون لەگەڵ هەموو بابەتێکی گفتوگۆین و دانوساندنین و ئەمەی ئەم پەیامی خەڵکی کوردستان گەیشتووەتە دووەلی ئیقلیمی دووەلی عالەمی و هەر ئەوەش وای کردووە ئێستا زۆر لە دەوڵەتان بێنە سەرخەت بزانن کە ئێمە ئەو پرۆسی ئەنجامماندا پرۆسەیەکی دیموکراتی بوو و دوور لە توندوتیژی و ئێستاش لە دوای ئەنجامدانی پرۆسەکە بەردەوامین لەسەر بابەتی حیوار لەسەر کۆمەڵێک پرس ئێمە جارێ مۆزوعی خاکمان ماوە مۆزوعی سنوورمان ماوە مۆزوعی نەوتمان ماوە ئەمانە لەگەڵ عێراقا پرۆسەیەکی دەوێت تا یەکلایی دەکەیتەوە دەست لە دەستی دەبێتەوە بۆیە ئەو مەرجانە بۆ ئێمە قابل بە قبول نییە ئێمە وتومانە بە بێ مەرج دێین و لە ئەوەی کە جەوەکە مولائیم بووە توینە ناو قۆناغی و توێژەوە و کاتە دەکرێت لەسەر هەموو ئەوردەکاریانە قسە بکرێ بەڵام کە بتەوێت نەتائیجی ڕیفراندۆمی ڕۆژی 25 نۆ ئیلغاکەیتەوە مستەحیلە هیچ لایەنێکی سیاسی ناتوانێت ئەو بڕیارە بدات چکەوە خەڵکی کوردستان 93 خەڵکی کوردستانە بڕیاری داوە. ڕۆژانە ئەبینین نوێنەری وڵاتان باڵیۆزی وڵاتان یەکێتی ئەوروپایە ئەڵمانیایە کوێیە سەردانی بۆ نمونە سەرکردایەتی سیاسی کوردستانەکەن و لە نوێترین بڵین پێشات و بڵین سەردانەکانە بۆ نمونە بینی کاک مەسرور بارزانی ڕاوێژکاری ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان لەگەڵ باڵیۆزی ئەڵمانیا ئاماژەی بەوە داوە کە ئەبێت کۆمەڵگەی نێودەوڵەتی هاندەر و هەماهەنگ بێ بۆ ئەوەی حکوومەتی عێراقی و کابینەکەی عەبادی بێنە سەرخەت بە ئەجێندای کراوە و بە بێمەرج گفتوگۆ بکرێت. بەڵام ئەمەوێ ئەو پرسیارە بکەم ئایا ئەوانەی نوێنەرن ئەوانەی باڵیۆزی وڵاتانن لە عێراق هیچ کاریگەریەکیان دروست کردووە تا ئێستا هیچ فشارێکیان دروست کردووە بۆی حکوومەتی عێراقی بێتە سەرخەت و واز لە هەڕەشەکردن بێنێت؟
ینی بە تاکید یەک لەو هەنگاوە گەورەی ئەو وڵاتانە ناویانە ئەوەیە کە زۆر بە سەراحەت لەگەڵ حکوومەتی عێراق باسییان کردو ئەوان لەگەڵ بەکارهێنانی هێز نین لەلایەن حکوومەتی عێراق و تەنانەت لەلای ئێمەشەوە بۆیە ئەوان حدێکیان بۆ عێراق داناوە کە تۆ حدی تۆ ئەوەیە کە تۆ ناتوانانی هێز بەکاربێنی ئەوەکانی تریش مۆزوعی بابەتی گەمارە خستنە سەر هەرێمی کورسان ئێستا ئەوان لەو مەرحەلەش و توێژ دەکەن بۆی هەم ڕحلات دەست پێ بکاتەوە هەموو توێژی دەست پێ بکاتەوە بۆیە ئەوان ڕۆڵی خۆیان بینیوە لەو ناحەیەوە عێراقیش تەسەوری ئەوەی دەکرد کە ئەو قرارانە دەردەکات هەر زوو بە زوو جێبەجێ دەکرێنی لە مەجموع ئەو قرارانی کە لەلایەن پەرلەمانی عێراق دەرچووە لەلایەن حکوومەتی عێراقیەوە دەرچوو ئەو بڕیارانەی کە تایبەتە یاخود ئیتفاقێکی ئیقلیمی پێویستە هیچیان نەچونەتە بواری جێبەجێکردنەوە تەسەوری دەکرد کە بڕیار بدرێ گومرکەکان دابخرێ و تا ئەو کاتی حکوومەتی عێراقوەری دەگرێتەوە یەکسەر ئێران و عێراق جێبەجێیەکەن بەڵام بینی ئێران و عێراق تا ئەم لەحزەیە جێبەجیان نەکرد تا ئەم لەحزەیە جوابی عێراقیان نەداوەتەوە لەسەر ئەنجامدانی کۆبوونەوەی سێقۆڵی لە عێراق چونکە زۆر شت هەیە دەچێتە قاڵبی بەرژەوەندیەکان و ینی تورکیا چ بەرژەوەندیەکی هەیە بەو شێوەیە ڕاستە لە ڕووی ئەعلامیەوە کۆمەڵی قسە دەکا بەڵام دوجاریش بەرژەوەندی ئابووری خۆی لە بەرچاو دەگرێت تورکیا بەرژەوەندی ئەمنی قەومی خۆی لە بەرچاو دەگرێت ینی مەقول نییە تورکیا تەسحێ بە ملیارات دۆلار بدا کە عێراق دووهەم دەوڵەتە بەنسبەت تورکیاوە لە دوای ئەڵمانیا کە هەناردەی بۆ دەکات لە تورکیاوە بۆ عێراق تەسحێ بە هەموو ئەم داهاتە سنووریانە بدا کە لەگەڵ عێراق هەیەی بۆیە بەلای ئەوانی شەوە قورسەوە ئێستا زەختێکی زۆر لەسەر حکوومەتی عێراقەیە کە تۆ بۆ ناتوانانی قەنەعەت بە تورکیا و ئێران بکەی بۆی بڕیارەکان لە دژی هەرێمی کورسان بچێتە بواری جێبەجێکردنەوە جگە لەوە ئێمە لە مەسلەی نەوتا و هەناردەکردنی نەوتا تورکیا تەنها مەمەڕ نییە بەڵکو ئێمە ئیتفاقمان لەگەڵ تورکیا نییە یاخود نەوت نافرۆشینە تورکیا بەڵکو نەوت بە لایەنی سێم دەفرۆشین و لە لایەنی سێم ڕۆڵێکی کاریگەریان هەیە چە ئەمریکا بە یا رووسیا لەسەر ئەوەی کە ڕێگە نەدا تورکیا بە کەیف خۆی مامەڵە بەو بابەتەوە بکە ئێمە لە معاناتی سەرۆکی تورکیا دەگەین لەو فشارانی لەسەر سەرۆکی تورکیا تێ دەگەین لەو فشارانی لەسەر بەڕێز عەبادیە تێ دەگەین بەڵام مانای ئەوە نییە کە بەردەوامیش گوێ لەوە بگرین کە ئەوان ڕۆژانە بڕیار لە دژی خەڵکی هەرێمی کورسان دەدەن و من پێم وایە هەندێک بڕیاری ئەوان هەیە دەبێ باش بزان هەندێک بڕیار ئەوان کە هەندێک هەنگاو دەینن ئێمە نزیک دەکەنەوە لەسەر بەخۆی دەبێت بە خۆیانە بشنەوە ڕێگە بە گفتوگۆ بدەن بۆ ئەوەی کە تەواوی پرسەکان بەنسبەت بڕیاری لابردنی بەڕێز دکتۆر نەجمەدین کەریم پارێزگاری کەرکووکەوە جارێکی دیکە کتابێک بڵاو بۆتەوە کە من ئەوە تا لە بەردەسمە ئیمزای ئەمینداری گشتی ئەنجومەنی وەزیرانی عێراق دکتۆر مەهدی محسن العلاقی لەسرە هەرچەندە کتابەکە نووسراوە ینی بەو بڕیارەی ئەنجومەنی نوێنەران ژمارە 52 ساڵی 2070 نەنووسراوە 2007 نووسراوە 2070 یانی دڵنیا نەبوومەوە لەوەی کە تەواوە یا تەواو نییە بەڵام ئایا ئێوە کە پێشتریش یەکێ لە هۆکارەکانی بایکۆتکردنی دانیشتەکەتان لابردنی یاخۆت بڕیاری لابردنی دکتۆر نەجمەدین بووە لەم بارەیە وەکو پارتی دیموکراتی کوردستان هەڵوێستان چییە؟ ئەم بڕیارەی بۆ بەنسبەت دکتۆر نەجمەدینەوە دراوە سیاسیە؟ دەوان کاگیادگاربا پێت بڵێم ئێمە کە ئەڵێین بڕیارەکان ئەم ماوانە بڕیاری سیاسین یاساینین طبعاً ئەو بڕیاری کە دەرچووە لە پێنجیدا ئیسینات دەکاتە سەر مادە 21 ساڵی 2010 باشە ئەگەر کەرکووک و ئیداری کەرکووک و ئەنجومەنی پارێزگای کەرکووک خازع بۆ یاسای ژمارە 21 ساڵی 2010 و ئەوە تطبیق دەکەی لەسەر کەرکووک بۆ هەڵبژاردن ئەنجام نەدا لە 2011 هەڵبژاردن نەکراوە لە 2005 بەڵێ هەڵبژاردن بۆ لە کەرکووک ئەنجام نەدا لە بەرەوەی کەرکووک خازع نەبوو بۆ یاسای ژمارە 21 ساڵی 2010 کەواتە تۆ هەڵبژاردن لە کەرکووک ئەنجام نادەی لە بەرەوەی کەرکووک خازع نیە بۆ مادە 21 بەڵام دێی بۆ لادانی مەحافظ ئیسیناتەکەی سەر و مادە ئەمە ئەومان پێ دەڵێ کە ئەم بڕیارانەی تۆ پاتت کردەوە کە بڕیارەکە سیاسیە ئەمەوێت زیاتر ڕوونیکەیتەوە پەرلەمانتارێکی کوردی عێراق ئەڵێت بڕیاری لە فراکسیۆنی یەکێتیشە کە دکتۆر نەجمەدین کەریمیش لە پشکی یەکێتیە و پۆستەی وەرگرتووە ئەڵێت ئەم بڕیارە ڕەبتە بە پرسی دیکە و سیاسی نییە ینی ئاماژە بەوادا کە زیاتر ڕەبتە بە کەم تەرخەمی دکتۆر نەجمەدین کەریمەوە نەک بڕیارێکی سیاسی بێ وەڵامی تۆ چییە بۆ دووپاتکردنەوەی کە بڕیارەکە سیاسی بەداخەوە ینی نەدەبوو ئەو قسانە بکرێت چونکە بابەتی ئەو باز دەکا کە لەسەر مۆزوعی گەندەڵی و فایلی لەسرە باشە گەندەڵی لە ماوەی ساڵی ڕابردوو بۆ هیچ لەم مەلەفانە نەچۆتە نەزاها یاخود نەزاها هیچ مەلەفێکی حەسم کردووە دوجار داوا لە پەرلەمان بکە بڵێ ئەم محافظە گەندەڵە و ئێمە لە فڵان قەزیە یەکلایی بووەتەوە کە ئەمە فەسادی لەسرە داوا ئەکەین لەلایەن پەرلەمانەوە
ئیقالە بکرێ بۆی ئیجراعاتی یاسایی لەسەر بکرێ. ئایا لەلایەن ئەنجومەنی پارێزگای کەرکووکەوە ئیتیهام کراوە بە هیچ قەزەیەکی فەساد کە تۆ ئەوەی کە دژمنەکانی تۆ هەر قسەیە دەکەن دەڵێن وەڵا ئەمە فاسد هیچ مبەرێکیان نییە بۆ لادانی باشخەوان پەیامەکەت گەشتووە من کەمتر لە 2 خولەکم ماوە 2 پرسیاریشم ماوە داوای لێبوردنەکەم. پرسی ناردنەوەی فڕۆکەوانە کوردەکان چییە گەر بە کورتی و پوختی وەڵام من بیتەوە؟ طبعاً ئەوە دوورە لە ڕاستیەوە لە 24 مانگ ئێمە 2 هێزمانە هێزی فڕۆکەوانی عراقیمان و هێزی ئاسمانیمانێ فڕۆکەوانی کە تایبەتە بە هەلیکۆپتەر هێزی ئاسمانیش ئەوە تەیارەکانە هێزی فڕۆکەوانی ئێمە 6 ئەفسەرمان ئیجازە بوون کە گەڕانەوە مۆڵەتیان پێنەدان تاو کاتە یەکلایی بێتەوە دەنگیان بە ریفراندۆم داوایانە مۆڵەتی فڕینیان پێنەدا ئەوانشی کە لەوێ بوون ئەوانشی کە لەوێ بوون تا ئێستا مۆڵەتی فڕینیان کاکشاخەوان حیدەر عەبادی سەرۆگۆزیرانی عێراق ئەڵێ هیواداری هێزی پێشمەرگەی کوردستان ڕوبەڕووی هێزی عێراق نەبنەوە لە ناوچە کێشە لەسەرەکان ئەو واناوی ئەهێنێت. ئەمەوێت لەگەڵ وەڵامی ئەمەیە پێشم بڵێ دۆخی ئەمنی کەرکووک مەترسی ئەوە هەیە کە کێشە دروست بکرێت جار هاوەنەنێن بە بارەگای حزبێکی دیاری کراوە بۆی لەسەر کورد ساغ بێتەوە کێشە بۆ کورد دروست بکەن. طبعاً هەر وەڵامەکەت کورت و پوختکەیتەوە سپاس. طبعاً ئێمە شیوادارین ئەوانیش ڕوبەڕووی هێزی پێشمەرگە نەبنەوە چکە بە پێی دەستور دەستگانی زامیە سەربازی و ئەمنیەکانی عێراق بۆیان نییە لە بەرامبەر پێکاتەکانی عێراق بەکاربێنن. ئەوەی کە هەیە حەشدی شعبیش زۆر بە سەراحەت لەلایەن دەوڵەتانەوە پێی گوتراوە هەر هەنگاوێک بەرەو یەکدانی ئارامی ناوچەکە ڕەنگە ئەوان مووقف وەربگرن و حیدەر عەبادیش لەمە تێدەگا بۆیە هەر هەنگاوێکی ئەوان بە ئاراستەی کەرکووک ئێمە بە تەنهایی ئاسایش و ئەمنی کەرکووک دۆخی ئاسایش و ئەمنی دۆخێکی زۆر ئارامە هیچ کێشەیەک لە ناو شاڕووی نەداوە هەڵ دەدرێت لە ڕێگای چەند دەستێکەوە بۆ ئەوەی ئارامی کەرکووکێک بدرێ بەڵام دەستگا ئەمنیەکان لەوە چاوکراوەترن مەجال بە هیچ پلانێک بدەن لە دژی پێکاتەکانی خەڵکی کەرکووک. بەڵێ کاکشاخەوان عەبدوڵڵا جێگری سەرۆکی فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان لە پەرلەمانی عێراق زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە و سپاس بۆ زانیاریەکەم. زۆر سپاس بۆ جەناب. بەڵێ بینەرانی ئەزیز باسی ڕۆژ کۆتایی هات تا باسی ڕۆژێکی دیکە ئێوە کوردستان بەخوای گەورە ئەسپێرم کاتێک خۆش.